ئەوە کۆچەریەکانی ماکۆ لە پارێزگای ورمی ڕۆژهەڵاتی کوردستانن. ئەوان ئێستا لە ناوچەی بورئالان، مانگێکە لێرەن و مانگێکی تریش لێرە دەمێنەوە و دواتر کۆچی دووەمیان بۆ ناوچەیەکی فێنکتر دەست پێ دەکەنەوە. کۆچەرەکان ئاژەڵدارن و ساڵانە 3 جار کۆچ دەکەن بۆ ئەوەی لە وەڕگەی پێویست بۆ ئاژەڵەکانیان بدۆزنەوە. 15 بهاری ورداتر ئەمڕۆ ئیتر قۆرق دەکەن کە حتا هاوینێ خۆش بە بەروێ حیان گوندی دارەنەوەکە ئەم دەتکەونە وێ دەری ئەم حتانی دومە بهار دەچەن دومە بهار دەچە و سەر 15 ڕۆژێکی فەروەردینێ تقریبا تشتێک دەبینە بهار خلاص بووە چێرا وێ دەرێ کە وەک دەبینی دیدە حەشک دەبە بەروێ حیوان کە دارەنەوەکە وێ دەرێ حیوان بەر برچی بوونێ دەچە عەشی مەجبورن بۆ حیوانێک کۆچکن هەنە زۆزانێ دەنێ. زۆرترین ئاژەڵداری کۆچەر لە ڕۆژهەڵاتی کوردستان هی پارێزگای ورمێن. ساڵانە جێگۆڕکێ بە زیاتر لە 40,000 سەر ئاژەڵ دەکەن. بەهۆی کەمبوونی ئاو لە وەرگەکان لە سێیەم کۆچی ساڵیاندا دەچنە دوا خاڵی سنووری لەگەڵ باکووری کوردستان و لە کوێستانەکاندا دەمێننەوە. خۆیان دەڵێن بەهۆی گرانی و دابەزینی توانای کڕینی هاوڵاتیان قازانجیان لە ئاست ئەو هەموو ماندووبوونەدا نییە. خودی زۆزان ما شادشکنیت هەشی دەڕست ما هەری ڕیس ڕنگ دەکرد ما کوون چێ دەکردن نواجی خۆی تشتا سەتەنە ئەم دەچنە زۆزانی مەهێک دمە هەولی دمێمەوە حەوی ناکەمە چ خۆنەژێ هەڵدۆ تشتێکی سەتەنەیر. ئەو 5,000 خێزانە کۆچەرەی پارێزگای ورمێ و ئیلام دەیان کێشەیان هەیە لە سەروی هەمووشیان نەبوونی ئاوە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە گرفتی خوێندنی منداڵەکان و نەبوونی نەخۆشخانەیە. هەر بۆیە ساڵانە بەشێکی زۆر لە منداڵەکانیان لە خوێندندا دەبڕێن و بەهۆی دووری لە ئاوەدانی نەخۆشیەکی زۆر ئاساییش گرفتێکی گەورەیان بۆ دروست دەکات.